بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتتان باش فەرمونێ و گەشتی بەرفراوانی هەواڵەکانی سەردێوارەی ئەمڕۆ. بەڵێ بینەرانی بەڕێز لە باشووری کوردستانەوە دەست پێ دەکەین وەکویەوە ژاگادارن ماوەی 24 کاتژمێرە ڕژێمی تورکیای داگیرکرد بە ڕێگای تۆپخانە و فڕۆکە جەنگیەکانیەوە بۆردومانی چڕی ناوچەکانی ناحیەی سیدەکان و دەڤەری برادۆز دەکا کە سەر بە پارێزگای هەولێرن بە هۆشەوە وێڕای زیانە مادیەکان ژمارەیەک هاوڵاتی بوونەتە قوربانی هاوڵاتیانیش لە چەند گوندێک تا ئەم ساتانە گوندەکانیان بەجێ هێشتووە. دەوڵەتی تورکیا ماوەی چەند ڕۆژێکە بەردەوام لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکان و تۆپخانەکانیەوە بۆردومانەکانی بۆ سەر باشووری کوردستان چڕ کردوتەوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووشدات بە چڕی بۆردومانی چەند گوندێکی ناحیەی سیدەکانی سەر بە پارێزگای هەولێری کردووە. لەوانەش هەریەک لە گوندەکانی بوزینە، سیران و گوڕەشان، ئالەکان، لیکان و خەلیفان و شاخەکانی کەویت و دێریشی گرتووەتەوە. بە گوێرەی زانیاریەکان بەهۆی بۆردومانەکانەوە گوندەکانی لیکان و خەلیفان لا دەڤەری برادۆز چۆڵ کراون و سەرجەم دانیشتوانەکانی بەهۆی مەترسیەکانی سەرژیانیانەوە ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. هاوکات جگە لە زیانی مادی کچێکی تەمەن 20 ساڵان و پیاوێکی تەمەن 30 ساڵان بریندار بوون. لە لایەکی دیکەوە کچێکی 12 ساڵانیش لا ترسی بۆردومانەکان لە شوێنێکی بەرزەوە کەوتۆتە خوارەوە و گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە. دەوڵەتی تورکیا لە پاڵ هەڕەشەکانی بۆ سەر شنگال و لەشکرگەیشەکەی بۆ سەر خاکی باشووری کوردستان هاوکات ماوەی چەند مانگێکە بۆردومانی بۆ سەر ناوچە سنووریەکان چڕ کردوتەوە. دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕۆژیدەی ئادار بە سەدان چەکداری دیکەی لە ڕێگای فڕۆکەوە با قوڵای 20 کیلۆمەتر هێنایە خاکی هەرێمی کوردستان و لە چەند ناوچەیەکدا جێگیری کردوون. لەو ڕۆژەوەش ناوە ئەو هێزە لا ڕێگەی تۆپخانەکانیەوە بۆردومانی ناوچەکان دەکات و چەند گوندێکیشی داگیر کردووە. بەڵام ئەوەی جێگای پرسیارە تا ئێستا نەحکومەتی هەرێم و نەحکومەتی عێراق هیچ هەڵوێستێکیان نەبووە لا بەرامبەر ئەو لەشکرکێشیە و بۆردومانانەی تورکیا. لە شارۆچکەی ڕانیە لە باشووری کوردستان کە دەکاتە دەڤەری ڕاپەڕین بە دروشمی سیستەمی ئیمرالی هەڵدەوەشێنین لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پێکەوە بەرخودان دەکەین و ئەو ئازاد دەکەین. لە دایکبوونی ئۆجەلان دوانیوەڕۆی ئەمڕۆ دەستی پێکردووە، هەزاران کەستەیدا بەشدار بوون. ئاهەنگێکی مەزن بەڕێوە چوە ئاهەنگەکە تام ساتانەش بەردەوامیە با پێکەوە بەشێک لە دیمەنەکانیەوە ئاهەنگە ببین. ئێمە کوردستانین، سنوورە دەستکردەکانەشکێنین، پێیانەڵێین کوردستانی یەک پارچەیە، هەولێر و مەهاباد، قامیشلو ئامەد، پێیانەڵێین ئەمانە دەستە خوشکی یەکن، پێیانەڵێین ئەمانە ڕۆڵەی کوردستانی گەورە، ڕۆڵەی چوارچرە و مەهاباد، ڕانیەی دەروازەی ڕاپەڕین، کەرکووکی دڵی کوردان. شو خردان استقان همشبون اشتمان هنگه شورش بلند بولا همو جیهان آزادی و هنزی بو گوبند و گریان روشرونا بولا رنگا بشی کردستان آزادی و هنزی بو گوبند و گریان روشرونا بولا رنگا بشی کردستان. أو شربانية بجينا كتش كردم 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 سر بردم لبيا ومدم أو شربانية بجينا كردم كردم
شمێرە هێمزگینێ باڕە کوردان بوویە شوورێ ڕستەن مێزال ئاگیرێکەوە هەوبوونە تامی دیلانێ کەفنە ناو دیلان بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش بۆی کە دوایین زانیاری وەربگرین سەبارەت بۆ بارودۆخەی لە دەڤەری سۆران برادۆز دەروە سیدەکانێ بەهۆی بۆردەمانەکانی ڕژێمی داگیرکەری تورکیاوە ڕۆژنامەوان عەبدوحسێن لەوێەوە دوایین زانیاریەکانمان پێدەدا. کاک عەبدوو ئەم کاتت باش، دوایین زانیاری سەبارەت بە داگیرکاری تورکیا هەروە وێرشانەی دەکرێتە سەر ئەو ناوچانە چین ئەگەر بکرێت سەبارەت بە زیانەکان هەروە کۆچبەربوونی خەڵکیش هەندێک زانیاری زیاتر بدەیت ئەمە و بینەرانی تەلەڤیزیۆنەکەمان. بەڵێ سڵاو لێوە و لە بینەرانی بەڕێستان دیارە لە دوێنێ کاتژمێر 6ەوە سوپای تورکیا بەسڕی تۆپباران و بردومانی ناوچەکانی سنووری برادۆز دەکات کە بەهۆیەوە زیاتر لە 5 گوندی ئەم سنوورە هاوڵاتیانی ئەم سنوورە مار و ئاڵخوان زێژ و ئاوارەی سنتەری نەهەیسی دەکا بوونە. دیارە ڕۆژ بە ڕۆژ سوپای تورکیا زیاتر دێتە ناو خاکی هەرێمی کوردستان یاخود ئەتوانین بڵێن زیاتر خاکی هەرێمی کوردستان داگیر دەکات و لەشکرکێشی دەکات. دیارە بەوتەی بەڕێوەبەری نەهەیسی دەکات ئێمە وەکو ڕۆژنامەوان لە بەیانیەوە لەم سنوورەین ئەوەی ئێمە تێبینیمان کرد لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ لەشکرکێشەکانی سوپای تورکیا بۆ خاکی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لە ئێستادا نزیکەی 20 بۆ 20 کیلۆمەتر ئەرتەشی تورکیا هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە ئەمە تەنها لە سنووری برادۆست. دیارە بەوەی ئەو تۆپبارانەی کە لە دوێنێ ئێوارەوە بەردەوامی هەیە لە سنووری برادۆست سەد خێزان لە گوندەکانی لێرکان و خەلیفان و بۆزینە و لەو گوندانە ئاوارەی سەنتەری نەهەیسی دەکا و یاخود شوێنە ئارامەکان بوونە. ئەوەی تێبینی دەکرێت تا ئێستا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان هیچ کاتدانەوەیەکی ئەوتۆی نەبووە یاخود هیچ وەڵامدانەیەکی نەبووە جگە لەوەی کە داوای لە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان گەرەلا کردووە کە ئەو ناوچانە چۆڵ بکەن. ئێمە وەکو ڕۆژنامەوان لە بەیانیەوە لەو سنوورن هیچ هێزێکی پارتی کرێکارانی کوردستان لەو سنوورە نەبیندراوە، تەنها سوپای تورکیا بە بیامی بوونی ئەو هێزانە ئەو سنوورانە بۆردومان دەکات. ئەگینا ئێمە وەک ڕۆژنامە نووس لە بەیانیەوە لەو سنوورن هیچ هێزێکی سەربازی هیچ هێزێکی باشە. کاک عەبدوو هەڵوێستی ئەمە هەڵوێستی حکوومەتی هەرێم ڕۆشنە دیارە، ئەی هەڵوێستی خەڵکی دەڤەرەکە چییە ئەوەی کە بەڕێستان لەوێن و ڕووماڵتان کردووە؟ بەڵێ دیارە خەڵک لە ئێستادا لە ترس و دڵەڕاوکیەکی زۆر دایا بێدەنجی حکومەتی هەرێمی کوردستانیش ئەوەندەی تر خەڵکی باشووری کوردستانی نیگەران کردووە، چونکە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان و هاوکات حکومەتی عێراقیش هەڵوێستێکی جدی نەبووە بۆ ئەوەی سنوورێک دابنێت بۆ داگیرکردنی داژیشتەریەکەی سوپای تورکیا لە باشووری کوردستان. بەڵێ باشە. بەڕێز عەبدوحسێن ڕۆژنامەوان هاوکات ڕۆژنامەوانی تەلەڤیزیۆنی NRTشە بەڕێزیان زۆر سوپاست دەکەین کە لە دەڤەری سۆرانەوە لەگەڵماندا بەشدار بوونی. سپاس بۆ زانیاریەکانت، کاتی خۆش بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز لە سەر هەواڵەکانمان بەردەوام دەبین. 7 نیسان لە سەرتاسەری جیهان چالاکی مەزن بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەشدا کۆردیناسیۆنی جوانانی ئازاد بانگەوازی لە جوانان و گەلی کورد و دۆستانی کورد کردووە تا بە فراوانی بەشداری لەو چالاکیەدا بکەن، هاوکات لە پاڵەوەشدا هەم فاشیزم هەم داگیرکاری ڕژێمی تورکیا لە عەفرین ڕسوا و سەرکۆنە بکرێن. کۆردیناسیۆنی جوانانی ئازاد لەسەر بەردەوامی گۆشەگیری سەختی سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان لێدوانێکی دا و تێیدا سەرنجی ڕاشکێشاوەتە سەر هێرش و ئەشکەنجەی سەر ئۆجلان و ڕێگەیاندووە. لە ڕێکەوتی 7 نیساندا لە سەرتاسەری وڵاتی جیهان چالاکی بۆ ئازادی ئۆجلان ئەنجام دەدرێت. پێویستە لە سەرویانەوە گەنجان و ژنان و هەموو گەلی کورد و دۆستانی بەشدار بن تێیدا. کۆردیناسیۆنەکە هەروەها ئاماژەی بە ڕەوشی عەفرین و داگیرکردنی لەلایەن ڕژێمی تورکیا و تاقمەچەتەکانی داوە داوای کردووە لە پاڵ شەرمەزارکردنی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمرالی داگیرکردنی عەفرین ڕسوا بکرێت و پشتیوانی لە بەرخۆدانی بەشکۆی بکرێت. کۆردیناسیۆنی جوانانی ئازاد
سەرکۆنەی سیاست و هەڵوێستی دژە کوردی وڵاتانی ئەوروپا لە سەرویانەوە ئەڵمانیا دەکات و داواشی لە کوردانی ئەڵمانیا کردووە بۆ پشتیوانی لە ناوەندی جڤاکی دیموکراتی کورد لە شاری هانۆڤەر کە بووەتە ئامانجی هێرشی حکوومەتی ئەڵمانیا خاوەن هەڵوێز بن و کردەوەکەی دەوڵەتی ئەڵمانیا شەرمەزار بکەن. کۆردیناسیۆنی جوانانی ئازاد لە کۆتایی لێدوانەکەیدا جەخت لەسەر گرنگی بەشداری جوانان و هەمووان لە چالاکی حوتی نیسان دەکاتەوە کە لە سەرتاسەری جیهان بەڕێوە دەچێت ئاشکرای دەکات چالاکیەکە وێڕای بۆ ئازادی ئۆجەلان و پشتیوانی لە عەفرین هاوکات وەستانەوەشە لە دژی فاشزمی یاکەپە و مەهەپە و پێویستە بە دروشمەکانی ئازادی بۆ ئۆجەلان نا بۆ فاشیزم لە دژی داگیرکاری سەر هەڵدا مەیدان و شەقامەکانی جیهان بهەژێنن. لە شاری سلێمانی ئێوارەی دوێنێ بە بەشداری دەیان هاوڵاتی شارەکە و باڵکردنی مەشخەڵی ئاگر لە شاخی گۆیژە لە دایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پیرۆز کرا. ئەڵبەتە چالاکیەکە لەلایەن کۆمیتەی ئازادی ئۆجەلانەوە ڕێکخرا بوو. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەڵبەتەوێ ڕایەوەی کە زەبر و زەنگێکی زۆر هەیە لەسەر هاوڵاتیان بەڵام دیسان لەوێش لە دایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوازی جیاواز لە چەندین شوێن پیرۆز کراوە. ڕۆژی وە دایکبین و پیرۆز بێت. ڕۆژی چواری نیسان لە دایکبوونی سەرۆکاپەوە و هەموو ئازادی خوازانی هەر چوار پارچەی کوردستان پیرۆزبایی ئەکەین بە هیوای ئازادی بۆ سەرۆکاپەوە و هەر چوار پارچەی کوردستان. ئەمڕۆ چواردەی خاکە لەیوەی 2718 کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان شاری کامیاران بێ سەرۆک ژیان نابێت. جەمیل بایەگ ئاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕایگەیاندووە هەوڵی سڕینەوەی کورد هەیە. کورد لە عەفرین بەرخوردان دەکا کۆتایی بە داگیرکاری تورکیاش دێنێ. ئەڵمانیا لە کۆمەڵکشکردنی ئەرمەنیەکاندا چ ڕۆڵێکیە بووە؟ ئێستاش رووسیا هەمان ڕۆڵ دژی کوردان دەگەڕێ. بایەک دەڵێ ئەمریکا بە ئاشکرا لە دژی داگیرکردنی عەفرین نەوەستایەوە بەوەش هاندەری ئەو داگیرکاریە بوو. جەمیل بایک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەجڤاکێن کوردستان کەجەکە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی فرات دوایین تێڕوانینی خۆیانی لەبارەی دوایین پێژات و گۆڕانکاریەکانی کوردستان و ناوچەکە خستە ڕوو. جەمیل بایک ئەو ڕووداوانەی ئێستای ناوچەکە بەڕێوە دەچێت بە جەنجی جیهانی سێهم بەناوبرد و ڕێگەیان. کوردن نەک تەنها لە باکووری کوردستان بەڵکو لە ڕۆژاوە و ڕۆژهەڵاتی کوردستان و جیهان هۆشیار بۆتەوە لە باشوور هەندێک دەستکەوتی بەدەستێناوە داوای ژیانێکی ئازاد و دیموکراتیک دەکەن بۆ ئەوەش دایانەوێت لەسەر هێڵی نەتەوەی دیموکراتی ڕێبەرایەتی و لە ناو سنوورە سیاسەکانی هەموو وڵاتانی ناوچەکەدا چارەسەری بخولقێنن. ئەو چارەسەریە لەگەڵ ستراتیژی دەوڵەتی تورک و لەگەڵ سیاسەتی دەرسەڵات خوازانەی ئاکەپە و مەهەپە کە دەیانەوێت کورد پاکتاو بکەن نایەتەوە. لەبەر ئەوەش لەکوێ بە دیموکراسی بوون هەبێ ئەوان دژایەتی دەکەن دەیانەوێت کورد بسڕنەوە پاکتاوی بکەن بۆ ئەوەش بە توندی دژایەتی بە دیموکراسیکردن دەکەن. پێویستە بەسنەوەی دیالێکتانەی نێوان دوژمنایەتی کردنی کورد و دیموکراسی بەو شێوەیە لێک بدرێتەوە و ببینرێت. جەمیل بایک ئاشکرای دەکا شەڕی سێهەمی جیهانی بەردەوامە. هاوسەنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێک چووە. دەوڵەتی تورک دەیەوێت لە قۆناغی بنیادنانی هاوسەنگی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سوود لە ناکۆچیەکان و هەروەها دەرفەت و توانەکانی وەربگرێت. بۆ ئەوەش لەگەڵ هەندێک هێزدا ڕێکەوتووە بۆ ئەوەی ڕێخستنی کورد و هێزی سیاسی و سەربازی کورد ڕاوەستێنێت و لە ناوی ببات. دەیەوێت کورد دەرپەڕێنن بۆ دەرەوەی کوردستان. ئێستاش بە
بە داگیرکردنی عەفرین بە شێوەیەکی ئەشکرا ئەو سیاسەتە لە دەرەوەی سنوورەکانیان بەڕێوە دەبن بەڵام ئەو سیاسەت و قۆناغا بە داگیرکردنی عەفرین کۆتایی پێ نەهاتوە و درێژەی هەیە ئەو سیاسەتە و قۆناغا لەلای ئەوانەوە درێژەی پێدەدرێت و کوردیش درێژە بە بەرەنگاربوونەوەی دەدات کورد لە عەفرین خۆڕاگری دەکات و کۆتایی بە داگیرکەری دەوڵەتی تورک دەهێنێ جەمیل بایی گوتیشی تەنها کورد لە باکووری کوردستان بەهێز نەبووە بەڵکو کورد لە سەرتاسەری ناوچەکە بەهێز بووە ئەو بەهێزبوونەی کورد بە شێوەیەکی باش و ئەرێنی کاریگەری لەسەر بەهێزبوونی یەکتر دروست دەکات دەوڵەتی تورکیش دەیەوێت بە شێوەیەکی یەکگرت و دژمنایەتی هەموو کورد بکات بۆ ئەوە شەڕی بردۆتە دەرەوەی سنوورەکانی خۆی ئەوەش بەو مانایە دێ کە چۆن لە جەنگی جیهانی یەکەمدا لە ناوبردننی کوردیان لە چوارچەوەی هەندێک پەیوەندی نێودەوڵەتیدا ئەنجامدا و خۆیان هەڵواسی بە هەندێک هێزی نێودەوڵەتیدا ئێستاش دەیانەوێت هەمانشت دووبارە بکەنەوە لەو چوارچەوەیەشدا هەموو دەرفەت و توانەکانی تورکیان پێشکەش کردووە و پێیان داون بۆ لە ناوبردن و سڕینەوەی کورد تورکیان لە سەرمێزی قوماردانە با یەک پەیوەندی رووسیا لەگەڵ دەوڵەتی تورک پارادۆکس و دژ بە یەکبوونێکی گەورە بەناو دەکات و دەڵێ تورکیا تاوەکو ئێستا سووریای دەسووتاند و کاولی دەکرد و تاوەکو ئێستاش یەکێکە لە سەرچاوەکانی نائارامی لە سووریا ئێستا دەیەوێ بە خۆ هەڵواسین بە رووسیا درێژە بە سیاسەتەکانی لە سووریا بدات بۆ لە ناوبردن و سڕینەوەی کورد پشتیوانی لە رووسیا وەردەگرێ لە جەنگی جیهانی یەکەمدا ئەڵمانیا لە کۆمەڵکوشکردن و جینۆسایدی ئەرمەنەکاندا چ ڕۆڵێکی جێڕا ئێستاش رووسیا دژ بە کورد هەمان ڕۆڵ دەجێڕێ بەڵام دەبێت بزانرێت کوردی ئێستا کوردی سەردەمی جەنگی جیهانی یەکەم نییە ئێمە ڕێگا نادەین کە بە ئاسانی ئەو پلان و سیاسەتە بەڕێوە بچێت جەمیل بایەک وتی ئەمریکا لە سەرەتادا لەسەر هێرشی عەفرین تەنها وەک سیرکەرمایەوە رووسیا لە عەفرین و ڕۆژاوای فرات و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی فرات بوو دابەشکردنی لەو شێوەیە دەبینرا ئەمریکا باشکرا لە دژی داگیرکردنی عەفرین نەوەستایەوە بەڵکو هەڵوێستەکانی هەندەری ئەو داگیرکاریە بوو بەڵێ لە بەشێکی دیکەی قسەکانیدا جەمیل بایەک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕایگەیاندووە بزوتنەوەی ئازادی کورد هەل لە سەرەتاوە پشتی بەهێزی خۆی بەستووە ساڵی 2018 دەبێتە ساڵی تێکشکاندنی فاشزمی ئاکەپە جەمیل بایەک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕێگەیان بە جۆرەی دۆخی ئێستا کورد ڕێخستن و هێزی پاراستن بەرەو پێشەوە دەبات ڕێبەر ئاپۆ و بزوتنەوەی ئازادیمان لەسەر ئەو بنەمایە کاریان کردووە و بزوتنەوەی ئازادی کورد خۆی هەڵناوەسێ بە دەوڵەتاندا بێگومان کورد دەتوانێت دیبلۆماسی ئەنجام بدات و پەیوەندی دروست بکات بەڵام کورد پشتبەست و بە هێزی سیاسی و سەربازی خۆی و یەکێتی بە بنەما بگرێت هەروەها زۆر گرنگە لەگەڵ هێزە دیموکراس خوازەکان لە ناوچەکەدا بێت چونکە پرسی کورد و پرسی بە دیموکراسیکردنی ناوچەکە لە هەناوی یەکتردان با یگاشکراشی کردووە هێرشی فاشزمی ئاکەپە و مەهەپە تا ئەو کاتەی تێک دەشێنرێت درێژەی دەبێت بێگومان تێک دەشێت ئەستەمە ئەو بیرکردنەوە و تێزە و ئەو سیاسەت و فێڵکردە بەردەوامی هەبێت چونکە بواری نییە ئاکەپە توانای بەرگرتن و تەحملی ئۆپۆزیسیۆن و ناڕزایەتیەکی بچوشی نییە بۆچی؟ چونکە ئەگەر لە ماوەیەکی کەمدا بە ئەنجام نەگەین تێک دەشێن و لە ناو دەچین لەبەر ئەوەش بۆ ئەوەی لە ماوەیەکی کووردا ئیرادە و ورەی کوردان تێک بشکێن و دەستکەوتەکانی کورد لە ناو ببەن هێرشەکانیان زۆرتر دەکەن دەبێت کورد لەو ڕاستیە تێبگات بەڵام خەبات و تێکۆشانی کورد لە ساڵی 2018دا دەبێت تا ساڵی تێکشکاندنی فاشزمی ئاکەپە و مەهەپە جەمیل بایەک وتویشێتی لە سووریا پێشتر شەڕ بۆ ئەوە دەکرا کە هەوسەنگی بۆ هێزەکان دروست بکرێن لە ئێستا بەدواوە لە سووریا شەڕ بۆ ئەوە دەکرێت کە کێ تا چەند دەتوانێت جێ بۆ خۆی بکاتەوە شەڕ بۆ ئەوە دەکرێت بەڵام ئەو شەڕەش لە ماوەیەکی کورتدا کۆتایی پێنایەت و درێژ دەبێتەوە پێشتر ئاکتۆرە ناوچەیەکان زیاتر ڕۆڵیان هەبوو بەڵام لەمە دووە دەوڵەتە زلی هێزەکانی جیهان بە قورسی دەکەونە ڕۆڵگێڕان لەم نێوەندەشدا
کوردیش هەیە کە لە دژی سیاسەتی کۆمەڵکوشکردن و سڕینەوە بەرخۆدان دەکا. ئەفرین بە پشتیوانی رووسیا داگیر کرا، بەڵام داگیرکردنەکە سەرکەوتوو نابێ. گەلی ئەفرین دەگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی بەبێ قبولکردنی کورد هەرگیز ناتوانرێ و ئەستەمە سووریایەکی نوێ بنیاد بنرێت و لەسەر پێ بمێنێتەوە. گەرنتی یەکپارچەیی سووریا کووردە. هەر بۆ ئەوەشە بەو ڕادەیە پەیوەندی لەگەڵ عەرەبەکاندا دروست دەکەن. کورد دەیتوانی لە سووریادا تەنها لە ناوچەکانی خۆیدا بمێنێتەوە، بەڵام ئەوەیان نەکرد چونکە ژیانێکی ئازاد و دیموکراتیک بۆ کورد لە سووریایەکی دیموکراتیدا مسۆگەر دەبێت. بەرپرسانی ئەڵمانیا لە کتێبەکانی ئۆجەلان دەترسن لە گرتوخانەی مانهایمی وڵاتە هاوشێوەی گرتوخانەکانی یاکەپەم مامەڵە لەگەڵ گیراوانی کورد دەکرێت. بەڕێوەبەرانی ئەو گرتوخانەیە سێ کتێبی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و کتێبێکی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپەیان لە گیراوان قەدەغە کردووە. لە وڵاتی ئەڵمانیا گوشارەکان هاوشەوەی دەوڵەتی تورکیا و ئاکەپە لە کوردانی ئەو وڵاتە دەکرێت. تەنانەت گیراوانی کوردیش لە گرتوخانەکان لەو گوشارانە بێبەش نین. زیندانیەکی کورد بە ناوی جەلالەدین ئەلجەئۆغلو داوای سێ کتێبی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و کتێبێکی سەحەری سەلاحەدین دەمیرتاشی لە بەڕێوەبەرانی گرتوخانەکە کردووە، بەڵام ئەو داخوازیە لەلایەن بەرپرسانی گرتوخانەکەەوە ڕەت کراوەتەوە. جەلالەدین لە نامەیەکدا کە بۆ ڕۆژنامەی یەنی ئۆژور پۆلەتیکا ئاستی سانسۆر و گوشارەکانی لەو گرتوخانەیەی ئەڵمانیا خستۆتە ڕوو نووسیوێتی. بەرپرسانی گرتوخانەی مانهایم بە بیانووی ئەوەی کە ئەو کتێبانە نووسەرەکەی ئۆجەلانە و ئۆجەلانیش ڕێبەری پەکەکەیە و پەکەکە لە ئەڵمانیا قەدەغەیە، بۆیە نابێت دەربازی ناو زیندان ببن. ئەلجەئۆغلو ئەوەشی خستۆتە ڕوو کە بە بیانووی ناوەڕۆکی سیاسی کتێبی سەحەری سەلاحەدین دەمیرتاشیان لێ قەدەغە کردوم و نووسیوێتی. لەبەرەوەی ئەو هەڵسوو کەوتەی بەڕێوەبەری گرتوخانە ماشکرا کردووە. لە ئێستاوە چاوەڕوان ئەکەم گوشارەکانی سرم زیاتر ببن، بەڵام هەموو ئەمانە من لە خستنە ڕووی ڕاستیەکان پاشگەز ناکاتەوە. بنکراوی کورد جەلالەدین ئەلجەئۆغلو داوای لە هەردوو پارتی چەپ و پارتی کەسکی ئەڵمانیا دەکات کە لەسەر ئەم بابەتە هەڵوێستیان هەبێت و ئەم بابەتە ببەنە پارلەمانی ئەڵمانیا. ناوبراو داوای کرد کە شاندێک ڕەوانەی ئەو زیندانەی مانهایم بکرێت تا لە بابەتەکە بکۆڵنەوە. لە بێدەنگی جیهاندا ئێزیدیەکانی عەفرین وەکو ئێزیدیەکانی شەنگال ڕوبەڕووی فەرمان و کۆمەڵکوژی دەبنەوە. هەرێمی ئەفرین بە فرەڕەنجی ئاینی و مەزهەبی و نەتەوەی ناسرا بوو. بە جۆرێک ئێزیدی و مەسیحی و مسلمانەکان پێکەوە بە ئاشتی دەژیان. هەر لەوێ مەزهەبی سوننە و عەلەوی هەبوو. ئەوان لە ژێر سایی شۆڕشی ڕۆژاوادا ژیانێکی نوێیان دەست پێکرد بوو. بەڵام دوای داگیرکردنی ئەفرین لە لایەن سوپای تورک و چەتەکانەوە گوندەکانی ئێزیدەکان و شوێنە پیرۆزەکانیان دەڕوخێنن. کردەوەکانی چەتەکان و سوپای تورک تەنها بەوە نەوەستاوە، بەڵکو ئێزیدەکان بە کافر ناو دەبن و زۆریان لێ دەکەن ببنە مسلمان. سەرەتاش لە گوندەکانی باسوفانێ و خەزاوێ دەستی پێکرد، بەڵام دواتر دەرکەوت لە گوندەکانی دیکەش هەمان زوڵم بەڕێوە دەچێت. ژمارەی کوردە ئێزیدەکان لە ئەفرین نزیکەی 25,000. ئەوان لە 22 گوندی ئەفرین بڵاو بوونەتەوە. لە هەندێک گوندە مسلمانان و ئێزیدی پێکەوە دەژین. لە ئەفرین 12,000 پیرۆزی ئێزیدەکان هەیە، بەڵام زۆربەیان دوای داگیرکردنی ئەفرین لە لایەن سوپای تورک و چەتەکانەوە وێران کراون. لە بەرامبەر ئەم قڕکردنەی ئێزیدەکاندا کۆمەلگەی نێودەوڵەتی بێدەنگە و بێ هەڵوێستا. ئەوەش بەو واتایە دێت ڕازین بە دووبارەبوونەوەی شەنگالێکی دیکە لە ئەفرین. دادگای گەلی ڕۆژاوە باکووری سووریا بەهۆی خیانەتکردنیان لە گەل و وڵات و بەشداریکردنیان لە داگیرکردنی ئەفرین بڕیاری دەستگیرکردنی بۆ فواد عەلیکۆ و ئیبراهیم برۆ ئەندامانی ئەنجومەنی نیشتمانی کوردی سووریا ناسرا و بە ئانەکەسە دەرکردووە. دادگایی گەلی باکووری سووریا بڕیاری دەستگیرکردنی بۆ هەریەک لە ئیبراهیم برۆ سەرۆکی پێشووی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەنەکەسە و فواد عەلیکۆ ئەندامی ئەو ئەنجومەنە دەرکرد. لە ڕاگەیەندراوێکدا داواکاری گشتی دادگای گەلی باکووری سووریا هۆکاری بڕیارەکەی گەڕاندۆتەوە
بۆ تۆمەتی خیانەتکردن لە وڵات و بەشداریکردن لە داگیرکردنی عەفرین. هاوکات ڕاشی گەیاندووە کە بڕیاری دەستگیرکردنی ئەو دوو ئەندامەی ئەنەکەسە لەسەر سکاڵای هاوڵاتیان و کەسوکاری شەهیدان بووە، ئەوانیش بە گوێرەی یاسا لێپرسینەوەیان لەگەڵ دەکەن. بڕیاری دەستگیرکردن بۆ ئەو دوو ئەندامەی ئەنەکەسە لە کاتێکدایە کە ئێستا عەفرین لەلایەن دەوڵەتی تورکیا و پۆشکۆکانی داگیر کراوە و بەشێک لە ئەنەکەسەش تۆمەتبارە لەو پلانە داگیرکاریە بەشدار بوون لە هێرشەکاندا و چاوساغیان بۆ تورکیا کردووە. لە بەرامبەریشدا تورکیا بەڵێنی ئەوەی پێدا بوون کە پشتیان لە داگیرکردنی عەفرین پێ بدات. لە ڕاگەیەندراوەکەی دادگایی گەل ئاماژە بەوە کراوە کە دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی عەفرین چەند گروپێکی کوردی پێگێناوە و لە داگیرکردنی عەفریندا بەشداری پێکردوون. بۆ ئەوەش داواکاری گشتی پشتی بە چەند وتەیەکی دوو ئەندامە تۆمەتبارەکەی ئەنەکەسە بەستووە بە جۆرێک. فواد عەلیکۆ نوێنەری ئەنەکەسە لە هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەیاندبوو کە 6 گروپیان لە هێرشەکانی سەر عەفرین ئامادە کردووە. هەروەها ئیبراهیم برۆ سەرۆکی پێشووی ئەنەکەسەش ڕایگەیاندبوو. بەڕێوەبەری خۆسەری دیموکراتی باکووری سووریا تێک دەدەن ئەم وتانەش دوو بەڵگەی بەهێزن بۆ دادگاییکردنی ئەو ئەندامانەی ئەنەکەسە. دەربازی کۆبانی دەبین لەوێ مینەچێنراوەکانی ڕژێمی تورکی داگیرکار بوونە هۆی شەهیدبوونی 3 منداڵ و برینداربوونی یەکێکی دیکە. سەر لە بەیانی ئەمڕۆ بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی ئەرتەشی تورکە لەسەر سنووری باکوور و ڕۆژاوای کوردستان لە نزیکی کۆبانی چاندونی 3 منداڵ شەهید بوون، یەکێکی دیکەش بریندار و منداڵەکان لە گردی شەهید هۆگر لە نێوان گوندەکانی ئاشمێ و چارقلێ لە ڕۆژاوای کۆبانی سەرقاڵی لە ڕەواندنی مەڕەکانیان بوون، بەڵام مینێکی چێندراوی سوپای تورک پێیاندا تەقیوەتەوە. گردی شەهید هۆگر دەکەوێتە نزیک سنووری باکووری کوردستانەوە کە بەشێکی زۆری لەلایەن سوپای تورکیاوە بۆمڕێژ کراوە. ئەو منداڵە بریندارانە ئەو منداڵەشی کە بریندار بۆ ڕاگەنرا برینەکەی سەختە و گوازراوەتەوە بۆ نەخۆشخانەی ئەمەل لە کۆبانی. بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە بە پەنتاگۆن ناسراوە هەڵوێستی وڵاتەکەی لەسەر سووریا وەک خۆی ماوەتەوە، هەڵبەتە وای ڕاگەیاندووە کە ئەوان بەردەوامیش دەبن لە مانەوەی هێزەکانیان لە سووریا و نایان کێشنەوە. پێدەچێت گۆڕینی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوین کاتەکەی نزیک ببێتەوە. هەموو ئەو ڕووداوانی ناوچەکەش کە بە خێرایی تێدەپەڕێت کلیلی کردنەوەی دەرگاکان بن و سووریاش ناوەڕاستەکەی. بە بڕوای چاودێران تورکیاش بێبەش نابێت لە پروشتی ئاگری گۆڕانکاریەکان. کۆبوونەوە سێقۆڵیەکەی نێوان هەرسێ سەرۆکی تورکیا و رووسیا و ئێران پێدەچێت ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی ڕاچلەکلاند بێ. بەو پێی ڕاستەوخۆ دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بڕیاریدا بەمانەوەی هێزەکانیان لە سووریا. ئەوە لە کاتێکدایە پێشووتر ترامپ ڕایگەیاندبوو کە هێزەکانیان لە سووریا دەکشێننەوە. لە نوێترین هەواڵیشدا جەنرال کێنیز مەکێنزی وتەبێژی سەرۆکایەتی ئەرکانی سوپای ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێست و ستراتیژێتی وڵاتان ڕووی نەداوە لەبارەی سووریا. باوەڕیشیان وایە تا ئەو کاتەی دەگەنە کۆتایی بەرەنگاربوونەوەی داعش پیادا چوونەوە بە ئاستی ئامادەبوونیان ناکەن. هەر لە کۆنفرانسەکەدا دانەواید وتەبێژی پەنتاگۆن ڕایگەیان گوێبیستی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بووین لە سووریا لەلایەن ترامپەوە پەیوەندی بەو سەرکەوتنەوە هەبوو کە لە بەرامبەر داعشدا بەدەست هاتوون، بەڵام ئەوە مانای کۆتایی هاتنی داعش نییە لە سووریا. هەموو ئەو لێدوان و بڕیارانە دوای کۆبوونەوەی لووتکەی ئەنکەرا دێت کە 2 ڕۆژ پێش ئێستا لە نێوان سەرۆکی تورکیا و ئێران و رووسیا بەسرا. هاوکات دوای کۆبوونەوەکەش وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا و کۆبوونەوەی بالووتکەی جەنگ ناوبرد. هەرێکە لە سەرۆکی فەڕەنسا و ئەمریکا پەیوەندی تەلەفۆنیان ئەنجامدا ڕایانگەیان کە لە هاوپەیمانی دژ بە داعش بەردەوام دەبن. پێدەچێت هەموو ئەمانش کاردانەوەی کۆبوونەوە سێقۆڵیەکەی نێوان تورکیا و ئێران و رووسیا بێ کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکای زیاتر نیگەران کرد بێت، بە تایبەت تورکیا لە ئێستادا لەگەڵ دوو وڵاتی ڕکابەری سەرسەختیاندا کە رووسیا و ئێرانە کۆ بێتەوە. ئاماژەکانیش ڕوو لەوە دەکەن کە ئیترە هەڵوێستی ئەمریکا و ئەوروپا بەرامبەر تورکیا بگۆڕدرێت.
بەڵێ تورکیا هەر کێشەی لەگەڵ کوردستان و سووریا و چەند شوێنێکی دیکەی هەرێمەکە نییە بەڵکو لەگەڵ یۆنانیش هەمان کێشەیە هەڕەشە دەکا ماوەیەکی شارڕەشەکانی جددین دەیەوێت بەشێک لە خاکی یۆنان داگیرکە لە ماوەی ڕابردوشدا دوو سەربازیە وڵاتە لە سەر سنوور کە لەلایەن هێزەکانی تورکیاوە دەستگیر کراون تا ئێستا ئازاد نەکراون تۆمەتی سیخۆڕیان دەدرێتە پاڵ لە بەرامبەرەمانەشدا یۆنان بڕیاری ناردنی هێزی زیاتری بۆ ناوچە سنووریەکانی وڵاتەکەی لەگەڵ تورکیا داوە ئەوەش وان نیشان دەدا ئەگەر هەیە لە نێوانە دوو وڵاتەدا بە زوویی شەڕێکی گەورە بێتە ئاراوە. لە سەرەتای مانگی ڕابردوودا جارێکی دیکە ڕژێمی تورکیا شەپۆلێکی دیکەی ڕەشەکردن لە یۆنانی دەست پێ کردوێتەوە و لەو چارچەوێژدا وەڕای ئەوەی کە سەرانی ڕژێمی تورکیا ڕەشەی داگیرکردنی بەشێک لە خاک یۆنان دەکەن چەندین جاریش فڕۆکە جەنگەکانی تورکیا و سەربازەکانی سنووری زەمینی ئاسمانی و دەریایی یۆنانیان بەرزاندووە. هەروەها دوو سەربازی یۆنانی لە ناوچەی ئێڤرۆسی سنووری نێوان تورکیا و یۆنان لەلایەن سەربازانی تورکیاوە دەستگیر کراون و سەرانی تورکیا تۆمەتی سیخۆڕیان دراوەتە پاڵیان. ئەم کردەوارەی تورکیا جارێکی دیکە گرژەکانی نێوان یۆنان و تورکیای زەقتر کردەوە پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتی گواستەوە بۆ قۆناغێکی ئاڵۆز و ئەگەری هەڵگرساندنی شەڕ لە نێوانیاندا. لە بەرامبەر ئەوەشدا یۆنان بڕیاری ناردنی هێزی زیاتری بۆ ناوچە سنوورەکانی ئەو وڵاتی لەگەڵ تورکیا داوە. سەرچاوەکانی هەوا ڕایان گەیاندووە بانۆس کامینۆس وەزیری بەرگری یۆنان ئاشکرای کردووە بۆەوەی فشار بخاتە سەر تورکیا تا سەربازەکانیان ئازادکە هێز دەنێرنە ناوچە سنووریەکان. ژمارەی هێزەکانیش کە بڕیارە ڕەوانیان بکە 3500 سەرباز لە چەند دوورگەیەک لە دەریای ئیجە زیاد دەکرێن. هاوکات 3500 سەربازی دیکەش ڕەوانەی دوورگەی ئێڤرۆسی نزیک لە سنووری تورکیا دەکا. وەزیری بەرگریۆنانیش ڕاشی گەیاندووە کە لە ئەنجامیە و گرژیانەی لەگەڵ تورکیادا دروست بوون وڵاتەکەی ئامادەی تەواوی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێکی بێگانە و لەوەشدا پشت بە ناتۆ دەبەسێ و تەنها پشت بە توانەکانی خۆی دەبەسێ. دەوترێت ئەو دوو سەربازی یۆنانی کە لەلایەن تورکیاوە دەستگیر کراون لە سەرەتای مانگی ڕابردوودا بۆی خراپبوونی کەشوهاوەوە ڕێگەیان لێ تێکچۆ و بە هەڵەت چوونەتە خاکی تورکیاوە. یۆنان و تورکیا لە سەردەمی عوسمانیەکانەوە ناکۆکی لە نێوانیاندا هەبووە لەسەر چەند پرسێکی سنوور و خاک و ئاو. گرتنی ئەو دوو سەربازی یۆنان و هەڕەشەکانی تورکیاش کێشەکانی نێوانیانی تۆختر کردوتەوە. دەچینەوە باشووری کوردستان لە هەولێر و دۆک ژمارەیەک لەو مامۆستانەی کە بەشداریان لە خۆپشاندانەکانی ئەم دوایانەدا کردبوو لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەوە سزا دراون. لە نووسراوێکدا ئەو مامۆستایانە کە لە دۆک سزا دراون ڕایان گەیاندووە بەهۆیەوەی لە ڕۆژی 26 یاردار نەچوونەتە دەوام پەروەردەی ڕۆژەڵاتی دۆک بڕیاری داوە سزایان بدە. جۆری سزاکەش بڕینی ڕۆژێک لە موچەی ئەو مامۆستایانەیە. پێشتر ژمارەیەک مامۆستا لە هەولێری ڕایان گەیاندبوو کە لەلایەن پەروەردەی هەولێرەوە سزا دراون بە گوێرەی زانیەرەکان لە پارێزگەکانی دۆک و هەولێر ژمارەیەک مامۆستا لێپێچینەوەیان لەگەڵ کراوە داواشیان لێکراوە کە نابێت بە هیچ جۆرێک ئەو لێپێچینەوە هەڕەشانەی کە لێیان دەکرێت بدرکێنن. بەڵێ بۆ قسەکردن لەسەرم ژارەژ ئێستا بە تەلەفۆن بەڕێز بەدەل بەرواری بەرپرسی گروپی دەنگی مامۆستا لە بادینان لەگەڵماندا دەبێ. مامۆستا بەدەل دەم باش ئەگەر بکرێ ئاستی ئەو سزایە چەندە کە مامۆستایان ڕوبەڕووی بوونەتەوە یا هەڕەشەکان کە لەسەریانە هاوکات بۆ چی ژیانی هەڕەشە لە مامۆستا دەکرێت لە کاتێکدا موچە وەرناگرێت؟ بله ئێوار باش سوپاس بۆ بیدەمی پشتی پارێزگا دۆکێ لە ڕۆژە 25 ئەوانجی بایکوت ڕاگەهاندی یعنی 25 ئەوان بایکوت ڕاگەهاندی چهار ڕۆژە بایکوتە بەردەوام بوو پارێزگا دۆکێ ئەمشێن بێ سەدان مامۆستایان بەشداری بێ بایکوتێدا سەرانسەری پارێزگا دۆکێ هەمی قەڵاو نەحیاژی تایبەتی سنتەری پارێزگا دۆکێ بەڕێگا بەر ڕێوەبەریە پەروەردە گشتی یا دۆکێ پشتی مەدیتی کۆ سەردەریەکە نەجان گەلمەی تەکردن پشتی وان دو سێ ڕۆژە شلای هێزن ئەمنی بە و هاتنا هەندێک دەستا بەجام نزانی کی شلایەنن بۆ ناف ئەوێ بایکۆتێ و حکم کوردستانێژی
گلدی داخوازیت ما حتی رجای که هات ولی ام شوی اویدیت غازینی بس فکر چه نبید وگاویت تو براوردیه بکی چهترش یه ربع موچه چکو وگاویت تقریبا 3 ربع داین ما بریار دا که هم بایکوت بشکنین بایکوت مشکان مسئله دانا ریوبریا پروردا گشتی کرو و گل ایکتی ها ما مستاجی آخفتین ما گوته ما بایکوتش کن هیوی دارین پیش ما مستایک نهیتا سزادان پیرابونت یاسایی و نیاسایی نش لای چه حزبا و نش لای چه حکمتی و الگلوان نهیتا کرن چونکو و گمبینی نوه 4 ساله هین ما فی ما مستاید خون و مچوان ندایه آنجی و 4 ساله سلیمانی تیتا کرن ایک ما مستاجی نهاتیه بنچاف کرن آنجی سزادان هم حس که این دهو که جفتشته نبید چه برسویت رون ندانم که بیجن بله و اتشته نبید شنیش که و مدید که دیهی بریارا دای نه ما مستا القطاب خانه که به نسزادان بغیابیان که نهاتنا روژه که موچیوان روژه که آدی شلویره نه و که روژه که دیه غایب کردن آدی موچیوان روژه که چون که اون موچیمه 4 ساله دفعان هر ما مستا یکی 15 16 هندکا 20 میلیون در حکمتش نیک روژه که ببرن اوه نه گرنگه یا گرنگ اوه که اوه تشتکی معنویه یعنی کرامت ما مستای تتا خارقاتی صدان ما مستا خربابونی بکن و هزاران سلیمانی به سر 4 ساله هیچ ما مستانه تسزادان دهو که ریوبرک رابط روژه که اون دانی غایب ان همیه الویره بود از خو 7 روزه نشویم قطاب خانه ما مستحب و 5 روزه و 10 روزه اندک نشویم بایکوت اکری چنی کاترابی چندین یعنی او سزادانه برز بدل ما مستا بدل یعنی او سزادانه لهمو بادینان نبود تنها لقطاب خانه یک بو تا استا بس لقطاب خانه که دنگو باسی و هيك و عندك بيرابوني دي دبن يعني مثلا او خوشتي خراطر لسري ما استا دعوي محكمه لسرمنا على اساس امن قصه وشتانه به پلیس اوانه گوتی ما به تعدایی چومناو اشتا روجي دادگاه دست نشان نکردیم اما داترسین او بلا ببید یعنی بگیری چند قطاب خانه که دی آن چند مماثل اگر وابید براستی اما و گروپی دنگی ماموستا انجمنی پارێزگای دهۆک هەڵویستمان دەبێت یعنی هەڵویستێکی ئاشتیانە دەبێت ئێستاژی بە ڕێگای کەناڵێەوە داخواز لە حکومەتی هەرێم وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرێتی گشتی دهۆک گۆ بکەین ئەو فەرمانە ڕاگیرن یعنی لەمە و دوایی هیچ ئەو پێڕابوونانە ئەو سزانە مامۆستا نەهێنە سزادان بەڕاستی ئەوەی پێویستە بێتە سزادان حکومەتی هەرێمی کوردستانە نە مامۆستایە ئەوەی پێویستە بێتە سزادان مثلا وزیری ناوخۆیە وەزارەتی دارایەک و 4 ساڵە موچەی مامۆستایان نەداین بەڵێ باشە بەڕێز بەدەل بەرواری بەرپرسی گروپی دەنگی مامۆستایان لە بادینانەوە سپاس دەکەین سپاس بۆ بەشداریەکەت کاتێک خۆش بۆ بەڕێستە بەڵێ بینەرانی بەڕێزە لە باشوور دەمێنینەوە لە دژی بۆردمان و هێرشە داگیرکاریەکانی ڕژێمی تورک بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان خەڵکی ناڕازین هاوڵاتیانی باشوور داوا دەکەن لە پایەوە کە پەخشی دراماکە تورکیەکان لە تەلەڤیزیۆنەکان ڕابگیرێ هاوکات بایکۆتی کڕینی شتومەک و کەلوپەل و هەروە گەشتیاری تورکیاش بکرێت. لە ساڵی هەشتا ئەنفالی هەموو کوردستان کریا لە کوردستانی عێراقدا ئێستش ئەگەر فریای خۆیان نەکەون لە ئەوروپاش ناڵم سەرکردانە دابنیشێ ئێمەش ئەگەر بگەیتە ئەو حاڵەکاتە داخی دلی خۆمان هیچمان پێ نەکرێ بە سەرکردەکانی ڕێژین بە ماڵیان بە مناڵیان چی بکەن بۆ خەڵکە مەنەعەتمان ئێمە زیاتر لەوان بکەین بەداخەوە بۆ لایەنە سیاسانی کە لە باشووری کوردستانە ڕێگە دەدەن بەو جۆرە دەوڵەتانی کە دەستدرێژی بکەنە سەر حرەمی کوردستان ئێمە خۆمان خاوەنی ئابوورێکی باشین و بەڵام لەبەرەوەی شتی تورکیەتە ناوە ژێرخانمان سفر بۆتەوە ئەگەر بێت و بایکۆت بکرێت ژێرخانی ئابووریش بەرزە بێتەوانێ و شتومەکی خۆشمان سەنعاتی خۆشمانە بێت و ئەو پارە و داهاتێک کە دەستیانەکەوێ ساڵانە دەیبەنەوە بەداخەوە هەمووی ئەدەن بە تۆپ و تیارە و چەک و ئەسلحە لە کوردی ئێمەیە سەرفیەکەن نمونەمان ئەفرینە نمونەمان دەیان شوێنی ترە تو ئێستا درامای تورکیا هاتۆتە سلێمانی و هاتۆتە کوردستان وێرانی کردووە بەجددی شیرازەی خێزانی تێکگاوە ئەمەش هەرداگیرکردنیەکە بەداخەوە خۆمان بۆ خۆمان ناسووتین بەس بۆ بێگانە ئەسووتێن بەداخەوە بەڵێ ئەلبەتە لەسەرەوە دراما تورکیانە زانکۆی ئەزهەریش لێدوانێکی دابوو بە هەمان شێوەی خەڵکی باشوور کە دەڵێن کۆمەڵگە هەڵدەوەشێنێ کاریگەری لەسەر کللتور دەبێ ئەمیش ئەوانی ژەروایان وتو
هەر لە باشووری کوردستان بەردەوام دەبین لە سەدا 30 خاکی ئەوێ بەداخەوە بەمین چێنراوە لە دوای ساڵی 1992 تا ئێستا دەوترێ زیاتر لە 14,000 هاوڵاتی کورد بەهۆی مینە چێنراوەکان بوونەتە قوربانی. مێژووی چاندنی مین لە باشووری کوردستان دەگەڕێتەوە بۆ سەرەتا و ناوەڕاستی هەفتاکانی سەدەی ڕابردوو. کاتێک ڕژێمی بەعز بە توندی کەوتبوویە دژایەتیکردنی گەلی کورد هەموو هەوڵێکی بەکاردێنا بۆ لە ناوبردن و سەرکوتکردنی ئەو گەلە. چاندنی مینیش لە ناوچەکانی کوردستان بەشێک بوو لەو ڕێگایانە. بە جۆرەی ئامارێکی دەستگای پاکردنەوەی مینی هەرێمی کوردستان ئێستا نزیکەی لە سەدا 30 خاکی باشووری کوردستان بە مین چێنراوە. عوبێد ئەحمەد بەڕێوەبەری تەکنیکی لە دەستگای کاروباری مین لە هەرێمی کوردستان بە ڕۆژنویزی ڕاگەیان کە پێشووتر 700,000 کیلۆمەتر چوارگۆشە خاکی باشووری کوردستان لەلایەن ڕژێمی عێراق و ئێران و تورکیا لەو ناوچە سنووریەکان مینڕێژ کرابوو، بەڵام ئێستا لە سەدا هەفتەی خاکی باشووری کوردستان لە مین پاکراوەتەوە. ڕوبەری پیسبوو لە کوردستانە نزیکەی 700 کیلۆمەتر دووجا بووە و ئێستا نزیکەی 270 کیلۆمەتر دووجا ماوە، یعنی سەروی 500 کیلۆمەتر دووجا پاکراوەتەوە کە ئەتوانین بڵێن نزیکەی لە 170 ڕوبەرەکان کە پێشتر پیس بوو بە مین و تەقەمەنی ئێستا پاکراوەتەوە. بە جۆرەی ئامارەکان چرترین ناوچەی مینڕێژکراو لە باشووری کوردستان ناوچە سنوورە دەستکردەکانی نێوان ڕۆژهەڵات و باکووری کوردستانە کە بەشێکیان لە سەردەمی شەڕی نێوان عێراق و ئێران لە هەشتەکانی سەدەی ڕابردوودا ماونەتەوە. بەشێکیشیان تورکیا و عێراق لەو سنوورانە چاندویانە، هاوکات بەشێکیشیان دەکەوێتە ناوچە ڕزگارکراوەکانی ژێردەستی داعش کە لەلایەن داعشەوە چێنراون. چوینە ئەم ناوچانەی کە پێوترا ناوچە ڕزگارکراو لە ژێردەستی داعش. ئێمە ڕوبەرێکی زۆرمان لەوێ پاکردەوە و ژمارەی زۆر بۆمی چێنراو کە لەلایەن داعش دانرا بوو پاکراوە و ئەمەش هاوکاریەک بوو بۆی خەڵکی ئاوارە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. مینڕێژکردنی خاکی کوردستان لەلایەن دوژمنانەوە درێژکراوەیی ئەو سیاسەتەیە کە دژ بە گەلی کورد بەڕێوە دەچێت. ڕەنگە ئەمەش یەکێک لە ترسناکترین ڕێگاکانی دوژمنان بێت. بەو پێی ئەو مینانە ئەگەر هەڵ نەگیرانەوە ئەوە مەترسیەکانی هەردەمێنێ. ئەوە تا دوای 15 ساڵ لە نەمانی ڕژێمی بەعز تا ئێستاش ئاساوارەکەی ماوەتەوە. بە جۆرەی ئامارەکان تەنها لە باشووری کوردستان لە دوای ساڵی 1991 زیاتر لە 14,000 هاوڵاتی کورد بوونەتە قوربانی مینە چێنراوەکان. 21مین فەستیڤاڵی گەلاوێش کە دوێنێ لە شاری سلێمانی دەستی پێکرد بوو ئەمڕۆژ بەردەوام بوو. فەستیڤاڵی ئەم ساڵ بە خولی عەفرین بەناوکراوە. دوێنێ لە شاری سلێمانی 21مین فیستیڤاڵی گەلاوێش لە ژێر ناونیشانی بەرەو تێپەڕاندنی چوارچێوە داخراوەکان دەستی بەکارەکانی کردو. فیستیڤاڵی ئەم ساڵیش بە خولی عەفرین دیاری بەناوکرا. لە فیستیڤاڵەکەدا کە بڕیارە ماوەی 3 ڕۆژ لە هۆڵی تەوار بەردەوام بێت، چەندین چالاکی لە خۆ دەگرێت و ژمارەیەک خەڵاتیش بە سەر براوەکاندا دابەش دەکرێن و دیداری شعری و دیداری چیرۆک و پێشکەشکردنی توێژینەوەی عەرەبی و فارسی و کوردی لەسەر چەند تەوەرێکی جیاواز پێشکەش دەکرێن. لە کارنامەی فیستیڤاڵەکەشدا هاتووە پێشەنگای کتێب لە هۆڵی کتێبخانەی گشتی سلێمانی و پێشەنگای شێوەکاری لەلایەن گروپی هونەری دڵخواز دەربارەی بەرخودانی عەفرین دەکرێنەوە و چەندین شاعر لەلایەن شاعیرانەوە پێشکەش دەکرێن و چەندین دیداری چیرۆک و بابەتی هونەریش پێشکەش دەکرێن. لا کۆتایی فیستیڤاڵەکەشدا خەڵاتی فوئاد مەجید میسری با ڕۆمان نووسێکی کورد و خەڵاتی کوردستان بە داهێنەرێکی بیانی و خەڵاتی تایبەت بەسەر سەرکەوتوانی ناو فیستیڤاڵەکە دەدرێن. مەلا بەختیار وەک سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە ڕایگەیاند تا 25مین فیستیڤاڵی گەلاوێش من گەرەنتی بەردەوامبوونی دەدەم و لەگەڵی دەبم و سەرپەرشتی دەکەم، بەڵام دوای ئەوە ئیتر فیستیڤاڵەکە دەستپێرم بە کەسانی دیکە. ئەمڕۆژ لە ڕۆژی دووەمی فیستیڤاڵەکەدا بۆ شڕۆڤەکردنی ئەدەبیاتی عەرەبی و فارسی تەرخان کرا. بەرنامەی پێشنیوەڕۆی ئەمڕۆ کا بە ناوی بیرمەندی عەرەب دکتۆر فالح عەبدولجەبار ناوبرا لا 2 پانێڵ پێکاتبوو کە تایبەت بوون بە وەرجێڕان و 8 دانیشتنیان لە خۆگرت. دیداری دوای نیوەڕۆی فیستیڤاڵەکەش تەرخان کرابوو بۆ بابەتە فارسیەکان. لە یەک پانێڵدا پێکاتووە کە تیایدا 9 دانیشتن بەڕێوە دەچێت لەبارەی ئەدەبیات و
کولتور و وەرجێڕان و چەند بابەتێکی دیکە. هەر شاد و بەختەوەر بن بمێنن بەخێر.